کورسی سەرۆکایەتی کۆمار و ئەنجامی نافەرمی هەڵبژاردنەکان کللتوری تەقەی خۆشی و کوشتن و بریندارکردنی هاوڵاتیانی زیندوو کردەوە. پۆلیسی سلێمانی ڕایگەیاند 4 کەسیان بە تۆمەتی تەقەکردن دەستگیر کردووە. هەروەها داواش لە هاوڵاتیان دەکات لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی و وێنە و ڤیدۆوە پۆلیس ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی کەسانی تەقەکەر دەستگیر بکەن. پۆلیسی سلێمانی ئاماژەی بۆ وەش کرد دادگا کەسانی تەقەکەر ڕووبەڕووی سزای توند دەکاتەوە. ئێمە پێشتریش بە هاوڵاتیانمان وتووە هەرگرتە ڤیددیۆیەکیان لە یا حاڵەتێکی کوتوپڕە یا ئەمڕۆ تەقەکردنە بێ یا کەسێک لە ئۆتۆمبیلێکەوە تەقاکە هەر چۆنە بێ زانیاریمان بنیە ئەو گرتە ڤیددیۆیانەمان بۆ بنێن پێویستیشمان بە ناونیشانیان نییە ناچینەوە سەرەوەی کە چێ ئەم کەسە و گرتە ڤیددیۆی نردووە ئەیخینە بەردەمی دادوەر ناونیشانی خۆمان بەڵێ ژمارەکانمان هێڵە گەرمەکان ژمارە سەڵمان هەیە سنتەری ڕێکخگری پەیوەندیەکانەوە کەسانێکی کارامەیلی و 24 کاتژمێریش ئەوانە لەسەر خەتێن ژمارە 104مان هەیە پۆلیسی فریاکەوتنە 105مان هەیە نهێشتنی تاوانە لەگەڵی ژمارە 106 براکارمان لە ئاسایشی سلێمانی ئەوانیش هاوکار و هەماهەنگی هاوڵاتیانی شاری سلێمانی. بەپێی زانیاریەکان داواکاری گشتی سلێمانی دۆسیەی بۆ ئەو کەسانە کردووەتەوە کە لە گرتە ڤیددیۆکاندا دەرکەوتون و تەقەی خۆشیان کردووە. بەدەیان هاوڵاتیش ڕاستەوخۆ سکاڵای یاساییان لە دژی ئەو تەقەکەرانە تۆمار کردووە. هاوکات مامۆسایەکی ئاینیش دەڵێت کوشتن و بریندارکردنی هاوڵاتیان بەهۆی تەقەی خۆشیەوە یەکێکە لە تاوانە گەورەکان و کللتوری تەقەکردنیش بە نیشانەی دواکەوتوی کۆمەلگا دەزانێت. داوا لە هاوڵاتیانیش دەکات بە شێوەی دیکە خۆشیەکانیان دەرببڕن. و ئەو تەقاکە بە ئاسمانە ئەبێ بیر لەو کاتەوە دواتر ئەم فیشەکە بۆ کێ ئەڕوا ئەبێ زیان بە کێ بگەێنێ وەکو بینیمان و بیستمان کە لە شوێنان خەڵکی بریندار بوون خەڵکی گیانیان لە دەستداوە بوون بە قوربانی ئەبێ ئەو کەسانە جوابیان چی بێ لە لای خوای پەروەردگار. بۆیە هەم لە ڕووی کۆمەلگاوە لە ڕووی کۆمەڵایەتی و بەڕاستی دیاردەیەکی ناشرینە دیاردەیەکە دەلات لەسەر دواکەوتوی خەڵکانێکەکە لە ڕووی شریعەتی پیرۆزی ئیسلامیشەوە ئەو کەسە تاوانێکی گەورەی ئەنجام داوە هەڵبەتە کوشتنی خەڵک یەکێکە لە تاوانە گەورەکان وەخوای پەروەردگار هەڕەشە و عقوبەی زۆر گەورەی لەسەر داناوە. بۆیە بەڕاستی ئەبێ هەموو لە ئیش لەسەر ئەوە بکەین کە ئەم دیاردەیە بەناشرین پیشان بدرێ مەهماکان هەر خۆشیەکمان هەبوو بە هەر مناسبەیەکەوە بوو خەڵک ڕێگەی جۆراوجۆر و شێوازی تر هەیە بۆی کە خۆشیەکان دەربڕێ پەنا بۆ تەقەکردن نەبرێت. زۆر بەداخەوە ئەوەی دەبینین ئێستا تەقەی بۆ بەرگرتن لە دیاردەی تەقەکردن مامۆسایانی ئاینی و پۆلیسی سلێمانی داوا لە هاوڵاتیان دەکەن هۆشیارانە مامەڵە بکەن و هەر کەسێکیان بینی کە تەقە دەکات پۆلیسی لێ ئاگادار بکەنەوە یاخود وێنە و ڤیدۆی شوێن و ئۆتۆمبیلی تەقەکەرەکان تۆمار بکەن و بۆ پۆلیسی بنێرن تا لێپێچینەوەی یاساییان لەگەڵ بکرێت. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.